قوبا طالبانی لە پرسرای مەکتەبی سکرتارەتی سەرۆک مام جەلال لە کۆبوونە لەگەڵ بۆردی وەرزش و لیژنەی باڵای وەرزشی یەکێتی نیشتیمانی کوردستان بڕی زیاتر لە 3 ملیار دیناری بۆ خزمەتکردنی کەرتی وەرزشی کوردستان تەرخان کرد. ئەو بڕاپارەیە بۆ دروستکردن و نۆژانکردنەوەی دابینکردنی پێداویستی بۆ یاریگاکان لە پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجەویدارە سەربەخۆکانی ڕاپەڕین و گەرمیان و قەزای بەردەڕەش لە پارێزگای دهۆک تەرخان دەکرێت. با پێ و پلانی جانراوە بودجێ بۆ 31 پرۆژە تەرخان کراوە. ژمارەیەک یاریگا نۆژان دەکرێنەوە، چەند یاریگایەکیش دروست دەکرێن و پێداویستیەکانی چەند یاریگایەکی دیکەش دابین دەکرێت. بەم هەنگاوە بەشێکی زۆر لاکێشە و کەم و کورتیەکان لە ژێرخانی وەرزش چارەسەر دەبن بۆ ئەوەی یانەکان و تیپا میلیەکان بتوانن لا سنوورەکانی خۆیان پەرا بەتوانەکانیان بدەن. هەروەها قوبا تاڵەبانی لۆ کۆبوونەوەی بۆردی وەرزشی ڕاستپات کاری زیاتر لەسەر بە پیشەیکردنی وەرزش بۆ وەرزشوانان و وەبەرهێنان لاکەرتی وەرزش بکرێت. بۆ مەبەستەش پلان و پرۆژەی پێشکەشکردن کە لە قۆناغی ئێستا و داهاتوو چۆنکاری لەسەر بکەن. دوێنێ بە بڕیاری هەواڵ قوبا تاڵەبانی لێپرساوی سکرتارێتی سەرۆک مام جەلال بڕیار درا بە خەرجکردنی زیاتر لە 3 ملیار دینار بۆ نوێژەنکردنەوە یاریگاکان بەپێی ئەو داواکاریانەی کە هاتووە بۆ بۆرد کە پێشنیارمان کردووە ئەم یاریگانە پێویستیان بە نوێژەنکردنەوەیە. خۆشبەختانە کاقوبات بڕیاری لەسەرەوەیدا کە پێویستە ئەم یاریگانە نۆژەن بکرێنەوە لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستان بەبێ فەرق و جیاوازی بەپێی ئەو داواکاری لەم ماوە هاتوۆتە بەردەستی ئێمە و داوا کراوە چی لە ڕوویانەکانەوە بێچی تیپە ملیەکانەوە بێچی لە فێرگەکانەوە بێ بتوانین لە ئێستادا ژێرخانێکی وەرزشی دروست بکەین یا باشتر بکەین بۆ وەرزشکاران بۆی بتوانین هەنگاوی دووەم لە دوای ئەوە پلان و پرۆژەکانی خۆمان جێبەجێ بکەین. هەڵبەتە هەواڵ قوبا تاڵەبانی ڕوویایەکی باشی هەیە بۆ وەرزش و زۆر جار تاوتێمان کردو بڕیاری داوە کە لە دوای هەڵبژاردن پلانی باشمان هەبێ بۆ یانەکان بۆ چۆنیەتی بە پیشەکردنی وەرزش لە هەرێمی کوردستاندا بگرە کەسە وەرزشیەکانی عێراق چاویان لەم بە پیشەیکردنە وەرزشە کە ڕوویای هەواڵ قوبا تاڵەبانیە.